سیارەی بە کارتی نیشتمانی دەفرۆشم لە ئەکاونتەکانیشم بڵاوم کردەوە بە شخصی خۆم دەیفرۆشم نەگرێ معرەزەکەم هەیە کامل سیارەکانی ژوورەوە بە کارتێکی نیشتمانی توانم بفرۆشم ئەمە سیارەکانی خۆم چەند سیارەم هەبی بە قیس دەیدەم ئیشی قیستی دەکەم و بێ کارتی نیشتمانی کابرا کارتێکی نیشتمانی پێ کوردبی دەیدەمێ سیارەکەی تەنیا کورد بێ بەس تەنیا کوردەکە ئۆتۆمبیلەکانی مە 2016 تا 2023 ڕۆژی نیسان ڕۆژی 2023 بە قیسداوە 110 ڕقم مقدمە و کورد بوو ماڵی لەو ئازادیش بووە هیچ پارێکی زیاد دەخەنە سەر نرخەکەی بەڵێ بەڵێ نرخەکەی دێتە سەری چۆن بۆ گەڵا لۆچل گەڵای دێتە سەری سیگەڵا تاچڵ گەڵا باقسات شپارەکە دێداتەوە 543 نامە لە سبێنە ڕا تەلەفۆن 543 نامە تەلەفۆن بەس واتساب بێ لە تەلەفۆنی خۆمان کە ڕۆژان 1000 تەلەفۆنمان لۆ دێت 2010 ئەو کاری دەکەم خەڵکێکی زۆر سودمەند بۆ لێمە شتەری دەوڵەمەندمان هێدر 4 دەفتەر مقدمەی دەمە نوشەی 23 دێت سوار دەفتەر زۆر دەوڵەمەندە و لە هەولێرش دیارە زۆر ینی ئەو شتانەمان زۆر ینی سەر ئێشەمان زۆرە کابرا سوالفەم ساعسێشێ تەلەفۆنمان لێ 4 دەمان دێ 5 سواری شەو چواری شەو هەموو ڕۆژانە لەوانی 4 تەلەفۆن لێ چواری بۆ لەو کاتە خەڵک لەو کاتە تەلەفۆن دەگە دەرێ بەشک جواب دەدەنەوە ئەمە جار وێمە دەنێ کاکە بەس نامەچی بنێرن لۆکیشنەکەتان لۆ دەنێرم چکەی معرەز نیم دەگەرم لەو معرەزانە من بە عشاریەکم لێرانت بێم 6 سیارم هەیە من هەر شەشی بەقیز دەدەم ئێستا مشتری من